ئەمەی کە دەیبینن ساتی هێرشکردنە سەر بەرپرسێکی گەندەڵ نییە هاوشێوەی وڵاتانی ڕۆژئاوا. ئەمە ساتی هێرشکردنە سەر لەنیا عەبدوڵای پێشکەشکاری کەناڵی NRT2 کە هاونیشتیمانێکی ئەم وڵاتەیە و هێزێکی ئەمنی نییە بیپارێزێت. لەنیا دوای ئەوەی چەند کاتژمێرێک لەگەڵ دەیان هاوڵاتی تر گەمارۆ دران و دوای برینداربوونی زیاتر لە 10 کەسیان ئینجا ڕزگار کرا. لە کاتی گەمارۆدانی دەیان هاوڵاتی بۆ ماوەی چەند کاتژمێرێک لەنێو یەکێک لە بیناکانی پرۆژەی چاویلاندا زیاتر لە 100 تەلەفۆن بۆ هێزە ئەمنیەکان و بەرپرسەکانیان کراوە، بەڵام کەس بەهانای ئەو هاوڵاتیانەوە نەچووە ڕزگاریان بکات. بەپێی قسەی ڕێکخەرانی ئاهەنگەکە کەم تەرخەمی و بەهاناوە نەچوونی هێزە ئەمنیەکان یەکێک بۆ لە هۆکارەکانی دروستبوونی گرژی و ئاڵۆزەکان و برینداربوونی ژمارەیەک لە هاوڵاتیان. بەپێی ئەو بەڵگەنامانەی کۆمپانیای چاوی گەشتیاری بڵاوی کردوێتەوە بە هەفتەیەک بەر لە وادەی ئاهەنگەکە ئاسایش و هێزە ئەمنیەکانیان ئاگادار کردوێتەوە لە ئاهەنگەکە و داوای پاراستنی ئاسایشی ئاهەنگەکان کردووە، بەڵام هێزە ئەمنیەکان نەچوونەتە نێو پرۆژەی چاویلاندەوە و تەنها لە بەردەم دەرگاکان وەستاون. بەپێی قسەی ڕێکخەرانی ئاهەنگەکە لەگەڵ سەرەتای دروستبوونی گرژی و ئاڵۆزەکانیش پەیوەندی کراوە بە سەرجەم هێزە ئەمنیەکانی ناوشاری سلێمانی و داوای هاوکاری کراوە و پیان وتراوە کە ژمارەیەک هاوڵاتی ئەم هەرێمە لە مەترسیدایە و بەشێک لە هێرشبەران چەقۆیان پێە، بەڵام هێزە ئەمنیەکان سەرەڕای نزیکیان لە شوێنی ڕووداوەکە لە بەردەم دەرگای چاویلاند وەستاون و نەچوونەتە ژوورەوە. ڕێکخەرانی ئاهەنگەکە دەڵێن بێجگە لەو هێزانی لە بەردەم دەرگای چاویلاندیش وەستابوون پەیوەندی کراوە بە سەرجەم هێزە ئەمنیەکانی ناوشاری سلێمانی، بەڵام دوای چەند کاتژمێرێک و دوای برینداربوونی چەند هاوڵاتیەک ئینجا چوونەتە نێو پرۆژەی چاویلاندەوە. لە پاراستنی ئاسایشی ئاهەنگەکەی چاویلاند لەلایەن هێزە ئەمنیەکانەوە سەرباری ئەوەی زیاتر لە 100,000 کەس تێدا ئامادە بوون لە کاتێکدایە کە لە ساڵی 2013 و لە مەراسیمی کردنەوەی پرۆژەی چاویلاند لەلایەن نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتەوە سەدان کەس لە هێزە ئەمنیەکان لە ناو پرۆژەی چاویلاندا مەراسیمەکەیان دەپاراست و چەند ڕۆژێکیش بەر لە مەراسیمەکە پرۆژەکەیان دەپشکنی و هێزی ئەمنیان لێ جێگیر کرده بوو. ڕێکخەرانی ئاهەنگەکە دەپرسن ئایا هەمان پرۆژە نییە؟ بۆ ئەو کاتە بەرپرسان سەدان کەسیان لە هێزە ئەمنیەکان لە ناو پرۆژەی چاویلاندا دانابوو بۆ پاراستنی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت، بەڵام لەم ئاهەنگەدا مەفرەزەیەک ئامادە نەبوو بێتە ناو چاویلاندەوە. ئایا ئەمە سزا و تۆڵەسەندنەوەی بەرپرسانی یەکێتی و هێزە ئەمنیەکانی سلێمانی نییە بۆ گروپی کۆمپانیەکانی نالیا کە خاوەندارەتی کەناڵەکانی NRTش دەکات؟ هەردوای ڕووداوەکەش تۆڕە کۆمەڵایەتەکان پڕ بوون لە وێنە و ڤیدۆی ڕووداوەکە و زۆربەی بەشداربووانی تۆڕە کۆمەڵایەتەکان سەرزەنیشتی ئەو کەسانیان دەکرد کە بوونە هۆی ئەو ڕووداوە و وێنە و زانیاری ئەو کەسانیان بڵاو دەکردەوە کە بەشدار بوون لە گرژی و ئاڵۆزەکاندا. بەپێی ئەو وێنە و گردە ڤیدۆیانی لە بەردەستدا هەیە، وێنە و شێوە و ڕوخساری زۆربەی ئەو کەسانە دیارن کە گرژی و ئاڵۆزەکانیان دروست کردووە و هێرشیان کردوە سەر ڕێکخەرانی ئاهەنگەکە. کۆمپانیەکانی چاوی گەشتیاری و بابلیۆن داوای یاسایی لەسەر ئەو کەسانە تۆمار دەکەن و چاوەڕێی دەسەڵاتی دادوەری و جێبەجێکردن دەکەن کە ڕێکاری یاسایی بەرامبەر ئەو کەسانە بگرێتە بەر. ئەو ڕووداوی لە چاوی گەشتیاری ڕوویدا تەنها یەک ڕۆژ دێت لە دوای قسەکانی سەرۆکی حکوومەت کە ڕایگەیاند حکوومەت پشتگیری لە کەرتی گەشتیاری دەکات و هەوڵی پێشخستنی دەدات. ئەوەی گومانەکان زیاتر قوڵ دەکەنەوە لەسەر کەم تەرخەمی هێزە ئەمنیەکان و کەیف خۆشی بەرپرسانی سلێمانی و حکوومەت بەوەی لە چاویلاندا ڕوویدا ئەوەیە کە تا ئێستا نە حکوومەت و نەوەزارەتی ناوخۆ و نە پارێزگاری سلێمانی و ئاسایشی سلێمانی و پۆلیسی سلێمانی هیچ ڕوونکردنەوەیکیان لەسەر ڕووداوەکە نەداوە و هیچ هەنگاوێکیان نەناوە بۆ دۆزینەوەی ئەو کەسانەی کە گرژی و ئاڵۆزەکانیان دروست کردووە لە کاتێکدا وێنە و ڤیدۆیان هەیە و ناسراونەتەوە. ئەمە لە کاتێکدایە لە سەروبەندی خۆپشاندانەکەی سلێمانی لە دەی ساڵی ڕابردوو لە بەردەم ئوتێل شاری جوان نزیکەی 300 کەس بە چەند کاتژمێرێک لە دوای خۆپشاندانەکە دەستگیر کران.